بیرکاری پۆلی پێنجەمەی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم لاپەڕە 87. ڕاهێنان و شیکاری پرسیارەکان پێدراوەکان بەکاربهێنە بۆ شیکاری پرسیاری 1 و 2. پرسیاری ژمارە 1: ئەگەر ویستت 12 بەستە تەلی دڕکاوی جووتانە و 10 بەستەش تەلی لووسی جووتانە بکڕی، لە کام دوکان، دوکانی A یان دوکانی B ئەوەی دەتەوێ بیکڕی زۆرترە یان درێژترە؟ کەواتە دەمەوێت 2 جۆرە تەل بکڕم. بۆ تەلبەندکردن 3 دوکان لێرە هەیە، بەڵام تەنیا پێویستە ئەمن بەراوردی لە مابەینی 2 دوکان بکەم، ئەو دوکانە A و دوکانی B. 4 جۆرە تەلیش دەفرۆشن. یەکەچیان دڕکاوی، ئەوی دیکە تەلی لووس، تەلی دڕکاوی جووتانە و تەلی لووسی جووتانە. ئێستا ئەمن دەچمە لای تەلی دڕکاوی جووتانە و تەلی لووسی جووتانە، ئەو وەنەوشیە مۆرەکە و سەوزەکە. لەو 2 دوکانەی تەمەشا دەکەم، تەمەشای ئەو ژمارەیە و ئەو ژمارەیە، دوایێ تەمەشای ئەو ژمارەیە و ئەو ژمارەیەش دەکەم. بەڵام باجارێ تەنیا تەمەشای تەلی دڕکاوی جووتانە بکەم، بزانم لە کام دوکان باشترە بکڕم. لێرە درێژی 3 بەستە دەکاتە 1 فاریزە 89 کیلۆمەتر، ئەمنیش 12 بەستەی دەکڕم. لێرە نووسرایە 12 بەستەی دەکڕی لە دڕکاوی جووتانە، کەواتە ئەو درێژیەی هەمە لێرە جارانی 4 دەکەم، بزانم هەمووی دەکاتە چەند. بەڵام لێرە لە دوکانەکەی دیکە تەنیا درێژی 1 بەستەی هەیە، ناچارم جارانی 12 بکەم، بزانم هەمووی دەکاتە چەند. کەواتە دەچم ئەو 2 ژمارەی جاران دەکەم، بزانم چ ڕوو دەدا. یەک و 89 جاران 4، 4 جاران 936 لە دوکانی A، 4 جاران 936 و 4 جاران 8 32 کۆسێ 35. پێنجەکەی دەنووسم، 4 جاران 1 4 کۆسێ یەکسانە بە 7. کەواتە لە دوکانی A ئەگەر ئەمن 12 بەستەی بکڕم، هەمووی دەکاتە 7 کیلۆمەتر و 56 لە 100 کیلۆمەتر. لە دوکانی B درێژی 1 بەستە 75 کیلۆمەترە، جارانی 12 دەکەم، بزانم دەکات چەند. 75 جاران 12 کردیا 9 کیلۆمەتر، واتە ئەگەر ئەو جۆرە تەلەی بکڕم لە دوکانی B بکڕم باشترە. بزانم تەلەکەی دیکە تەلی لووسی جووتانە ئەو کووە ئەگەر بیکڕم لە دوکانی A و لە دوکانی B. لێرە درێژی 1 بەستەم هەیە، ئەوەندەیە. ئەمن چەند بەستەی دەکڕم؟ 10 بەستەی دەکڕم لەو تەلەی. کەواتە ئەو درێژەی دەینم لێچی دەدەم لەگەڵ ژمارە 10 لە دوکانی A، بزانم دەکات چەند. لێرەش درێژی 2 بەستەم هەیە، ئەو تەلەی دەینم لێچی دەدەم لەگەڵ 5، بزانم درێژی 10 بەستە داکاتە چەند. ئێستا لێکدانەکەی دروست دەکەم. 0.89 جاران 10 کردیا 890، فاریزەکەش 2 خانە لە لای ڕاست، 2 خانە لە لای ڕاست فاریزەکەی دادەنێم، واتە ئەگەرە من 10 بەستەی بکڕم، هەمووی یەکسانە بە 8 کیلۆمەتر و 90 لە 100 کیلۆمەتر لە دوکانی A. تەلەکەی دیکە 1 فاریزە 8 جارانی 5 دەکەم، کردیا
9 کیلۆمەتر لە دوکانی بی، کەواتە تەلی لووسی جووتانەش هەر زۆرترە لە دوکانی بی ئەگەرە من دەبەستەی بکڕم هەتا ئەوەی لە دوکانی ئەی. کەواتە وەڵامەکەم چ دەبی؟ وەڵامەکەم ئەوەیە وەڵامەکەم دوکانی ب، دوکانی ب. کاتە لەو دوکانەی بکڕم باشترە، زۆرترە. ئێستا دێمە لای پرسیاری 2. ئەو جارەی ئەگەر ویستت 4 بەستە تەلی دڕکاوی و 3 بەستە تەلی لووس لە دوکانێک بکڕی، لە کام دوکان ئەوەی دەتەوێ بیکڕی کورتترە؟ ئەو جارەی نەک درێژترە، کورتترە. ئایا دوکانی ئەی یان دوکانی ب یان دوکانی ج یان هیچ کێشە نییە، هەر سێ دوکانەکان وەکو یەکە. ئێستا دەبی بچم ئەمن هەر سێ دوکانەکان بەراورد بکەم، یەکەم جار تەلی دڕکاوی لەو سێ دوکانەی، لەو سێ دوکانەی بزانم کامەیان کورتترە. درێژی 2 بەستەم هەیە 0.75، چونکە ئەمن 4 بەستەی دەکڕم، ئەو ژمارەی جارانی 2 دەکەم 0.75 جارانی 2 بزام دەکات چەند؟ کە 0.75 جارانی 2 بکەم ئەو ژمارەیەم بەدەست دێ 1 کیلۆمەتر و 50 لە 100 لە دوکانی ئەی. لە دوکانی ب درێژی 1 بەستەم هەیە جارانی 4 دەکەم، هەتا بزانم درێژی 4 بەستە دەکات چەند؟ 0.33 جارانی 4 3 جاران 4 12 3 جاران 4 12 یەکیش 13 کردیا 1 کیلۆمەتر و 32 لە دوکانی ج. هەر بەخۆی درێژی 4 بەستەم هەیە، پێویست ناکە هیچ بکەم، یەکسەر دەینووسمەوە. ئەگەر ئێستا بەراوردی کەم کامەیان لە هەمویان کورتترە، 1.32 لە هەمویان کەمترە لە دوکانی ب. ئێستا بێمە لای تەلی لووس لە دوکانی یەکەم. ئەو ژمارەیەم هەیە جارانی، چونکە نووسرا ئەگەر 3 بەستەت کڕی، کاتە ئەو ژمارەی جارانی 3 دەکەم، کە جارانی 3 دەکەم 7 جاران 3 21 و 4 جاران 3 12 دووش 4 کردیا تەلەکە کردیا 1 کیلۆمەتر و 41 بەش. لە دوکانی ب ئەو ژمارەیەم هەیە، هیچ لێ ناکەم دەینووسمەوە، چونکە بەخۆی درێژی 3 بەستەیە، لێرە دەینووسمەوە. لە دوکانی ج درێژی 1 بەستەم هەیە، لێکی دەدەم لەگەڵ ژمارە 3 جارانی 3 دەکەم دەکاتە 153 لێرە دەینووسم. ئێستا ئەگەر بمەوێ ئەو دوو ژمارانە کۆ دەکەمەوە، بزانم هەردوو تەلەکە بەیەکەوە دەکا لە کام دوکان بکڕم کورتترە لە هەمویان. ئەگەر تەمەشاکەین سەرجەمەکە ئەو های لێ هات کامە ژمارە لە هەمویان گچکەترە، ژمارەی 2.82 کەواتە دوکانی ب. دیسان دوکانی ب لە هەمویان کەمترە. ئەگەر ئەمن تەلی دڕکاوی و تەلی لووس بکڕم 4 بەستە دڕکاوی 3 بەستەش تەلی لووس. وەکو دەبینن خوێندکاری ژیر زۆر ئاسان نییە ئاگام لە هەموو پێدراوەکان بی و ڕەنگە زۆر ئاسان بی هەڵەی بکەم، بەڵام دەبی ناشزانم بێگومان هەڵەم کردیان نا، بەڵام هەتا ڕادەیەک دەبی پلانێک داڕێژم، یەک ژمارەکان لێک بدەم و ساغ بکەمەوە بزانم ڕاستم کردیا یان نا. هیوادارم هەڵەی ئەوها گەورەم نەکردبی لێرە، هەتا ئەگەر هەڵەش بی هیچ نەبی ڕێگایەکە ڕاستە.
بەڵام لە کاتی لێکدان ڕەنگە ژمارەیەک یان ڕەنووسەکەم بە هەڵا نووسیبی، هیوادارم چاوپۆشی بکەن. بێمە لای پرسیاری ژمارە 3. 2 مەتر لە بەرامبەر کڕینی 10 مەتر لە دووکانی جێ بە خۆڕایی وەردەگری. واتە ئەگەر 10 مەتری بکڕی هەمیشە 2 مەتر بە خۆڕایی هەیە تەنیا لە دووکانی جێ. ئەگەر 4 بەستە تەلی دڕکاویت لە دووکانی جێ کڕی، ئایا چەند مەتر بە خۆڕایی وەردەگری؟ دەچمە لای تەلی دڕکاوی و دووکانی جێ. ئەگەر 4 بەستەم کڕی، واتە ئەگەر 1 کیلۆمەتر، ئەوەی ڕاستیوی نازانم 1 کیلۆمەتر زۆر گەورەیە، زۆرە مەبەستم 1 کیلۆمەتر تەلی بکڕی، ئەوە لۆ چی لێ دەکە 1 کیلۆمەتر؟ چونکە 1 کیلۆمەتر دەکا 1000 مەتر. چێ 1000 مەتر تەلی پێویستە، تەلی دڕکاوی؟ بەڵام هەر کۆچی هەبی پرسیارەکەشی کار دەکەم. ئەو ژمارەیە 1 فاریزە 4 0 دەیکەمە مەتر. جارانی هەزاری دەکەم یەکەم جار، 1 و 40 ئەگەر جارانی هەزاری بکەم دەکاتە 1400 مەتر. چونکە لۆ هەر 10 مەتر 2 مەتری زیادە وەردەگرم، کاتە با بزانم ئەو 1400 مەترە چەند جار 2 مەتری زیادە وەردەگرم. لەبەر هەندێک دابەشی دەی دەکەم، لە کاتی دابەشکردن ئەو سفرە لەگەڵ ئەو سفرەی دەڕوە، 140 دابەشیەک هەر دەکا 140، کەواتە 140 جار ئەمن 2 مەتری زیاد وەردەگرم بە خۆڕایی لە کاتی کڕینی ئەوەندە تەلی دڕکاوی. ئەو جەدەینم 140 جارانی 2 دەکەم، 2 جاران 4 8، 2 جاران 1 2 سفرەکەش دێتە خوارێ، کەواتە 280 مەتر بە خۆڕایی وەردەگرم لە دووکانی جێ. ئەگەر 1 کیلۆمەتر و فاریزە 4 40 بەش لە 100 کیلۆمەترم کڕی لە تەلی دڕکاوی. واتە کام ژمارەی کام هەڵبژاردەی هەڵبژێرم؟ 280. تەواو بووم لەو پرسیارانە. دێمە لای پرسیاری ژمارە 4. تێکڕای ژمارەی ئەو ئۆتۆمبیلانەی کە ڕۆژانە پردی ژاراوە لە قەڵاتزێ دەبڕن 450 ئۆتۆمبیلە. فریاد وتی ژمارەی ئەو ئۆتۆمبیلانەی کە ساڵانە بەسەر ئەو پردە دەڕۆن 164,250 ئۆتۆمبیلە. بەڵام فەرمان وتی 42,750 ئۆتۆمبیلە. لێرە دەبووە خاڵ هەبە، ئایا کامیان وەڵامەکەیان شیاوە ئەمە لێک بدەوە. تەنیا نووسرایە کامەیان وەڵامەکەیان شیاوە، نەک کامەیان وەڵامەکەیان ڕاست و دروستە، تەنیا شیاوە. ئەمن لێرە ئەگەر بینم ڕۆژێ 450 ئۆتۆمبیل، ساڵێ دەکات چەند؟ ئەگەر گریمان هەموو ڕۆژێ وەکو یەک ئۆتۆمبیلەکان 450 بوو و ساڵیش 365 ڕۆژ بوو، ئەگەر 450 لێک بدەم لەگەڵ 365، ئایا ژمارەکە نێزیکە
لە 164,000 یان نێزیکە لە 42,750. بێگومان ئەمن بە خەمڵاندن دەتوانم بخەمڵێنم ئەو ژمارەی بکەمە 400، ئەو ژمارەی دیکەش بکەمە 400، واتە هەردووچیان ئەوانە بکەمە 400 بە 400 لێکیان بدەم 1 2 3 4 0 دەکا 160,000. 160,000 زۆر نێزیکترە لە 164,000 هەتا ئەوەی لە 42,000 کەواتە خەمڵاندنی چێ شیاوە، خەمڵاندنی فریاد باشترە، شیاوترە لە خەمڵاندنی چێبوو فەرمان. هەر لەبەرەوەی کە ئەگەر گریمان هەموو ڕۆژێ ئەوەندە ئۆتۆمبیلە بەسەر ئەو پردەی ژاراوە لە قەڵات زێدا دەڕوە. ئەوە تەواو. پرسیاری 5 شیکار ناکەم. پرسیاری 6 وێنەی فودانەکان بەکاربهێنە. فودانەکانی هیوا و هێدی بە تەنیشت یەکەوەن و فودانەکەی هاوار لە فودانەکەی هێدی گەورەترە. ئایا کێ یان چێ فودانە خەتدارەکەی هەیە؟ ئەوە خەتدارەکەیە. ئەمنە و هەمدانایە هیوا هێدی هاوار و وەڵامەکەی من هیوا فودانە خەتدارەکەی هەیە. بەڵام وا بزانم 2-3 وەڵام هەیە لۆ ئەو پرسیارەی کە ئەویش هەر ڕاستە. ڕەنگە یەکێک بنووسی هێدی فودانەکەی خەتدارە وا بزانم ئەویش هەر ڕاستە. لێرە خوێندکاری ژیر هاتمە کۆتایی لاپەڕا 87. دێمە کۆتایی ئەو وانەیە هەتا وانەیەکی نوێ هەر بژی.